بيبرنامج وهما بيفتحوا حالة كتير هيرش السكرياتي وهرشة الدول للرقم المسان وبيش حالة إجمالية كتزيد في الرقم المسان ومدل يساي الرقم المسي ويساي كتير الرقم المسان كان سادة وشوات حالة هيرش اللي كل ما تقول صالح جزار الجزيرة وكل حالة إجتهاد بالفعل الرقم المسي وهما كل حالة يمكن كان سرعة الرقم المسان ثم كل صالح جزار الجزيرة بدل ما نأمر لما بدأت الشيخ مقصود صرف ممالي نعطيك لما بدأت أمرجمع بول بدو كهرين كتشان جيبي مجسناك وكاري مرنا منسي وقت أويكا رفاري بيعملات يسلم رفاري يجب الدولتير وفقال كاسر كبيرة وقت فرصايا روشي سي بينش روشي عزاني يعني غابون يقول الله بدو راكي بجيبي مجسناك لو يصدوا كشتاو تقييم بدون إعراب لنسبة كلية يعني لو نسبة كانت تصدق شخص من نسبة يعني كل صدق مشتاق بعد والله كان كثير موضوعي الله تعالى كان نسأل أصل يقول كبرجان فبعض على الناس سألوا كأولا ملاك المرة المصالحين من إعراب كل صدق مشتاق لكن جميل ولا كان إعراب مدرب كمسان جديد جانا كامل وهذا الثاني سي بي جي كان إعراب أمريكية أما جيبوا كهرين كردستان وحراك بيكو تماشي كل كجنكيس مجلسناك مكان المردام الموساد وباسيلوك إلى رب الحالي مدى كزندان مكاني حراك دلائي شاندان مدى هرين كردستان يجب أن الله تعالى لسي الله تعالى كزندان مكاني أمر موسيقى زنداني وبعد إشكال تولي إشكال أمر أمريكا ما كسوما لتربعوية كسزاي شيواني ومعركاني وذاك ولا بيسي تموز زبار الدرجاي كان دولة شيواني كان دارس بجاه مصر المستان ده بمادين وصلوا له مشهور بمادين وصلوا له كان زي تواصل سوداني كريمو ذلك بالمعنى ولا هم كذا إما هذا سرتاي ده كذي شيواني أمريكاني بما تواصل كمرزقان ده كذي ده كبرانا تقوى ما وفرنا في هون الكعبة وذات الوصية اللي يمكن بدل ربع تسوي وذات السياسي وأمام كل مسك أو دام كانترو وكرتين من الرسالة كاملة ولا وصلي أزادي ما تدري وأمر يعني كل مرة في ذات يمكن أو كشخص من الدوام وبعد ذلك ما كان لما كمان هذا خاطر وده زبارية بتاعه يعني لما يكون يشتغل بوزارة الدفاع ذلك يفعل حكم شخص في الأمور التعاملات وده زبائن لكن أما سهمين في ذلك لما الأمور التعاملات هم كي وده زبائن ثم يوم يجي في الموضوع وده كان يشتغل تعامل أو بالنجوى وبيشتريش همان ذلك حكم شخص في الأمور يشتغل بويكا بيوديها للمصورين تعامل وغيره وتولي هذه ما كمان تايبة ما هو صار كده ويسمى معنا كده كتاب الإسلام ولا قواعد كتسجيل دراما زيادة زيادة كم زيادة كم صار كده دراما حقيقي بينية كسوكاري بينية وكأمش ما ذكر نسأل أوتوماتيك كده وصفاني كشغل يجي فعلي كده وطبعا مرتبط سبب جينا وكان يساعد ويجي كده من الكسوكاري بينية ذلك محامي كان سرقي بينية كأما سردين ما في همو حوالات كاتك كتسجيل وشغل يجي رابط كمان بابتي ريبورت كده ياخد غير الشريطوني وصل مرتبط المصار وتيجي الكتروني حتى كان مزاوي بجاي هم كمان ما أمر غير الشارع أمر غير الإلكتروني أنا أمر الإلكتروني أنا أول أو مجاني كبيجا أصلا ياخد أو مجاني كان سبحانه دوسي جريندا كان دوسي هساتا كان بويا يعني الدرجي أمر الشانواني أو دجاجة كبيرة ثواني تطلع له كهراسة اللي بويا تدينه بابا تيجي كلا هلا ما كنا قبل هذا بابا دي غير ما يكاد بدأ قوانين عنده ومضى تصلي وتعرف تصلي وتعرف دور ما يدري كل كم ما يصلي تصلي وتعرف الشيء كانوا على كسيكان جاي على الإنسان كمان يوزع كده بيقول أمر ما يكون مضى مشاكل في دوري السنة إما بوكس تاني بيقول السنتين كرشوني غيرنا كان معنا لو برامج لو جندي ما وصل سامبول جندي كسي شارزاي أسانات وهذا جندي وكانوا سنوصلوا بربري سايكا جامعة بياجا هم
سوودیدارمان ڕێکخستووە بۆ ئەوەی کە کاوتوێی ئەم ڕێنمایە دەکەین و لە خۆشبەختانە دۆ ساڵە خۆسیکە بۆ لێرە خۆسووری هەروەیەک هەیە وەڕوا مامۆستا ئەرسەلان ڕەحمان ڕۆڵێکی گرنگیان پێدی لەوەی کە کۆمەڵێکی زۆر لە خاڵیان بۆ قسەی کە ئەمانە هەمووی کێشەوانەی یاسای کاری ڕۆژنامەنووسی بوون بۆ دواتر ڕەنگە دۆ ساڵە خۆی باشتر باسی بکات و بەداخوانێ وەزارەتی داراییش بە هەمان شێوە ڕێنمایی ڕێنمایی ژمارە ساڵی 2027 کە 2023 کە تایبەت بە بەکاری ڕێکخراوەکان کە پێمان وایە ئەو ڕێنمایی بە هەمان شێوە کۆمەڵێکی بۆ ئازادی کاری ڕێکخراوی و ئازادی دەکات بە شێوەی ئەمە ئەو تەوەرانە لە راپۆرتەکە باسکراوە و کۆمەڵێک بابەتی پێ لە راپۆرتەکەدا خراوە بوو و هەندێک بەداربێز کاتان نیشتان ڕەنگە کاتاسیدا لە راپۆرتەکەدا کار بوو بۆ زۆر کامی کاتان بوو دەسان شغالين بارز مصالحة كمصايا بشي ديجيتال ميديا تماعي ديجيتال ميديا تماعي تيجي كورسان وطبعا بجري خوش سنتي كتير ودرجي برنامج سوزيبو وتجران أمريكا هروها استاج كاري كتير لزمانكوي سيماني مصالحة أنا رول سيركم كأوفراتي سؤال بدي رجع سامي شنان ولا أو تجربة كلام على الكلام شو بس هذه شنان لو بعض الكلام لو تجربة أنا شو صار بزاف Resposta da minha organização, o grande parte seja essa minha final durante a semana seguinte, o azarista o ano que está na câmara de visitar lá para a Barcelona, da Joana da Registrada em Portugal. Espaço bastante muito da Salana, o qual a grande de chegar da Dice che fate serve alla vision, vendrà salvo una squadra con iscritti, che serve alla Virginia, che venga da Stambul, يعني originale مجال مسلم كان كان ولا نظام كان من كردستان. إما Virginia من قاليه ما تصير فيها نمونيتي هرمتي لجنان المجرمين كجماريات المحاكمة هبجر الجوا دراسي دا أمانويست بجنوبك أيدي ما بصير لنا سجل المجرمين سانجا بلا مداخل أماني كفرميدية بما قدرت شمشن لازرعون كان لديه كردستان كارك لشويني كل هذا بدر جميلة بيجي كان مجرم شونا ومشي كان لبشتي كاميرا كانوا لناو جوي واقع ويمان بيتني هو أنا تسبيح واجد يقولون تسبيح زي يقول يقولون جامكان مشتي تعكسي لو جاي يصير بس أقول فيش لنا إما نعمل لمانا لما استيجا وراء ما ديسان بما نقولك دول فيش لنا وشنا من الزهرين كردستان لهني توارد ظلمة السيارة ممكن خوش لبقي هنا رقم الله صدام شو خلاص كاريري صباحي إلى سبعة مقطعي لجبل الوشان رقم معه زوري وانت بجدارية طبعا سلام وفيها نوايا نيوه طبعا الصلاة الجارية فيها نوايا جاكاري كاستاشير لنا تانسرام في كندا جاكاري جندري مسئله درسان کردن که برای کسی رو پیشتی خواهد که سنجاب رو برسید سالی بزرگی سویه و عملی که بسیدن من رو برسید که همون جور رنگ درسان کردن برای اونلاین و درسان کردی سرسی لنزیبتان و فعلیان به دواری کاملای و راپورتنی کردن نو دامستراغن فعلیان بود شد نویو و للاین ها بیشتن و بداخل للاین کسانی سیاسی و للاین آنی بداخل دیل یاستان بکن جنار مجاملوش مجاملوس ولوی تراسان کردن دارد. وان سال تمام شویا ولسی نسکی بزداریش نیمه کلمات دستور استیاره کن که بدن و یا راست قولا بزداری جایی من کار سرگوارا و توافقی باید بود. و آیتی می‌گوید که دامستان بیاردن آنی جان دارد. جوان
بڕیارێ تایبەتیان چی پێیاوە بۆ عەقڵە دۆریش لەسەرکرێت بداخەوە هەژاری بکردن و ڕاپرسی ئێمە سەرنەردایەوە کە ژنانی ڕۆژنامەنووس بەناوەندەکان بڕیارداندا لەم گشتەی ئێمەیە لەم خونەی ئێمەیە کەمە لەنەوە دوو کەس دووشن وەسی بەڕێوەبەری پێ بداخەوە وەکووت ڕەنگ بێ بەڕێوەبەری پێش قانونمان هەبێ بەڵام ئەوانەی بەڵام ئێمەیان ناوەکەکان دوو کەسیان یەک شتی تر یەک بابەتی تر لەسەر مەسەلەی ئاستی بەشداریکردنیشت لە دامەزراوەکانی ڕاگەیاندن لە چ شوێنێکایە بەداخەوە لە سەدا دەی ئەوانەی بەشداریان کردووە تەکنیکار و لێنەبرن مۆنتێرن دیزاینەرن بەداخەوە کە ئەمەش ئەزانی زۆر لە تەسیری هەیە لەسەر ماڵکردن و شێواز و ماڵکردنی کەیسەکانی تایبەت بە ژنان لە ناوەندا میدیاکانە بە چاوێکی پلاوانە کامێرەکان بەسپیرەکان بە چاوێکی پلاوانە مۆنتاژەکانەکرێت بۆ هەر شارێکی تر دادن سەرهاتی بابەتی خۆڵ لەسەر نامەنیشمەنە مەسەلەی کۆتوکیژی ئیسلام ڕێژەی لە سەدا چوونرویان وایە کۆتوکیژی بەرامبەر ژنانی ڕۆژنامەنووس بوونی هەیە لە ناوەندەکاندا کە ئەمە بداخەوە وا چاوەڕێی میدیا خۆی بۆ کارێک بێ بۆ شاردکردنەوەی خەڵک کە کۆتوکیژی کەم بکاتەوە بەڵام بەداخەوە ئەبینی لە ناو ناوەندەکاندا ناوەندەکاندا کۆتوکیژی بەرامبەر مافەکان ئەنجام بدرێت لە سەدا چوونرو دیسان کە ڕێژەیەکی زۆرە بێ خۆش و ڕێژەکان زۆر تێکەڵبوونیان لێسەر ڕاستێنەوە و زۆربەی نزیک بێ 150 بەشداربووانەوە پێیان وایە کە کەلتور کۆمەڵگەکە ئێستاش ئیستیعابی نییە بۆ ئەوەی کە ژنان بچنە ناوەندەکانی بڕیاردان و جوولە سەرەکیەکان لە ناوەندەکان بەشبوو خۆی کێشەیەکی گەورەیە ڕاپەڕینە لەدەستانە بە ڕێزانەکان خۆتان وردەکاری زیاتر کاکەین من نامێت چناوەتی لێبکانەوە بەڵام ئەمێ بڵێ ئەوەی کە بەشێکی تری جێگەی سەرسوڕانە بڵێمە بەشێکی زۆر بە نسبەی لە سەدا 60 دامەزراویدیاکە سیاسەتی دروستکاری تایبەتیان نییە بۆ مەسەلەی یەکسانی جەندەری واتە چۆن مؤسسەیەک بۆ دەستە کەمپەکیشی ڕاگەیاندن نازانن مافەکان چی فەرقەکان چییە و ئەگەر ڕوبەڕووی یەکێک دوو کێشانەی پەیوەستە بە جیاوازی جەندەری بکوتمەوە نازانم چۆن تەعامل بکەم لەناو مؤسسەکەمەوە ئەجا بیرە بەشداری خۆ دەرێ دەبێت بۆ بەرامبەر دابراکان دەگێرێت حاڵەکە چ ئاستێکات نیوی دامەزراوەکان بەداخەوە ئەمە نەهەبوو وابێت بە یاساش شەسکی و مۆڵەتی دایکایەتی یەکێک لە مافەزۆر سەرەکایەتەکان بۆ خانووەکان مۆڵەتی دایکایەتی لە سەدا چوونەوەی دامەزراویدیاکاندا ئێستاش نییە واتە لەگەڵ ڕێزمە بەڕێوەبەرەکان بەمنێتەوە مۆڵەتی دایکایەتی هەیە لە کاتێکا لە یاسای کاری عەقیدا بچەسپا و بێت مۆڵەتی تر هەبێت بەدەقیقەن لە زمانکە تر نەبێت جلەوە مەسەلەی هەراسانکردن ڕوبەڕووی هەراسانکردن لەناو دامەزراویدیاکانە خاتووی تووشی هەراسانکردن بێتەوە هیچ سیاسەتێکی دروستراو نییە کە بیر بڵێن هەم مافەکاندا ئەگەر تووشی هەراسانکردن بێتەوە ئەتوانی بەم شێوازە سکوتی وە متمانەشیان نییە ژنانی ڕۆژنامەنووس متمانیان نییە لە دامەزراوەکانیان بەداخەوە لەوەیکە ڕوویان تێ بکەن و کەیسەکانی هەراسانکردن تۆمار بکەن ئێمە بەگشتی گەشتوین بە کۆمەڵە دەرەنجام کە بەشێکیان سەر قسەکانە ئاماژەکریا سەر دەرەنجامەکان ئەچمەلای بەڕێز دکتۆر سامان کە خاڵانی زیاتر لە کتێبە لە بواری یاسای ڕۆژنامەوانی و هەروەها خەڵاتی سۆرانی نامەحەمەی هەیە بۆ ڕۆژنامەنووس و بەڕێزیشیان هەروەها بەردەوام کاری سەردەری تۆیە بۆ ڕادێژی یاسایی حەزەکان زانکردن خۆسەنگاندنی بەڕێزتان چییە بۆ راپۆرتی سەردەری بۆ ساڵی 2023 سەرکار زۆر سپاس مەرەکەم سپاس بۆ سەنتەری تۆ بۆ ئەوەتمەکەی لە ئێمە بەخشی بۆ ئەوەی سەر لەسەر راپۆرتەکەیان بکەین بۆ ساڵی 2023 و سپاس بۆ ئامادەبوونی هەمووانی کە لێرە بێگومان ئامادەبوونیان بۆکەیە بۆ پاڵپشتیان بۆ ئازاری ڕۆژنامەنووسی بەڕێزم لە هەرێمێکدا کە پەرلەمانەکەی بۆی سەرپێچی ئەساوە هەڵەشێدراوەتەوە و پێش هەڵەشانەوەشی دەڕووی ئەرکی چاودێریکردنەوە لە ئاستێکی نزمانەوە لە هەرێمێکدا کە بەشێک لە دامەزراوەکانی کە بۆ بەدواداچوونن بۆ مافەکانی ڕۆژنامەسان پرسیاری جدی و ڕەخنەی جدی لەسەر توانای ئەو دامەزراوانە هەیە کە ئەرکیان ڕوبەڕوونیەکە هەڵیان کێشەکاریەکانی ناسنیرۆڤە یا سزادانی ئەو جۆرە کەسانەیە
گرینگە دەست بە ئازادی ڕۆژنامەنووسیەوە بگرێت ئەو ئازادی ڕۆژنامەنووسی کە سێەم سەرکردەی ئەمریکا تۆماس جەفەرسۆن کە یەکێکە لە باوکەکانی دامەزرێنەری دیموکراسیەتی ئەمریکا و نووسری سەرەکی ڕاگەاندنی سەربەخۆی ئەمریکایە دەڵێت ئەگەر اختیارم بدەن لە نێوان وڵاتێک پەرلەمانی تیاگە ئازادی ڕۆژنامەنووسییان لەبێت یاخۆی ڕۆژنامەنووسی ئازادی تیاگە پەرلەمانیان لێت بڵێ دڵیان هەڵەبژێت چونکە ئەبوونی ئازادی ڕۆژنامەنووسی دەتوانێت ئازادیەکانی دیکە بگەڕێتەوە و ئازادیەکەمان لەسەر ئازادی ڕۆژنامەنووسی بەرزکاوە هیچ کاتێک ئەو ئازادیەت بردان کرێت ناتوانێت